بەخێر بن سەرچاوم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە لەم بەرنامەیەدا پێکەوەین. من جیاد عنایەت گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتم لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە کار دەکەم، بە تایبەتی لە بواری پرۆگرامسازیە کار دەکەم، بەڵام لەگەڵەوەشدا کاری وانەوتنەوە و هەروەها کاری بازار وەکو ئیش و کاری دوکانداری ئەەکەم. لە پاڵەمەشدا کە کاری بازارەکەم سنتەرێکی تایبەتم داناوە بە ناوی سنتەری خاڵ بە هاوکاری هاوڕێیەکەم بە ناوی مامۆستا بەختەوەر کە پێکەوە دامان مەزراندووە. کارمان لە دروستکردنی پرۆگرامسازی، بەرنامەکانی پرۆگرامسازی و هەروەها ئیشی CNC لەیزەر و 3D پرینتەرەکەین بە شێوەیەکی گشتی بۆ بازار و بازرگانە بچووکەکان کار دەکەین، بەڵام لەگەڵەوەشا ئیش بۆ ڕێکخراوەکان و دامەزراوە فەرمیەکانیش دەکەین. بە بەکارهێنانی ئامێری 3D پرینتەر و هەروەها لەیزەر ئێمە کاری دروستکردنی پەلی دەستکرد یان چاکردنەوەی پەلی دەستکرد دەکەین. زۆر جار لەو شوێنانی کە دروستکردنی قاچەکەنیان دەست دەکەن بۆم نەگە پارچێکی تێک بچێت دەبێت دووبارە دروستی بکەنەوە، ئەوان یان بە کامل یەبێ پارچەکەی بۆ بگۆڕن، بەڵام ئێمە تەنها بە شەشکاوەکەی یان پاشە خراپەوەکەی جارێکە دروست دەکەینەوە وەروەها بە ئەلکترۆنیشی دەکەین. بۆ منە ئەو قوتابیانی کە لە زانکۆ پەیمانگاکانن و کاریان توێژینەوەیە لە بابەتەکانی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئامێرە پزیشکیەکان ئێمە کاریان بۆکەین و هاوکاریان ئەبین لە دروستکردنی پارچەیەکەتەکان بۆیان. ئەوانی کە بێ بەرامبەرن ئێمە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دروستیانەکەین وەکو ئەپلیکیشنی زمانی ئاماژە و کیبۆردی برایل و پڕە و پێیجی تایبەت بە کار و چالاکیەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لەگەڵەوەشتا ئیشی بازاڕەکەین و دروستکردنی ڕێستۆرانت و کافێکان، سیستەمی بەڕێوەبردن بۆ ڕێستۆرانت و کافێکان یان بۆ نەخۆشخانەکان و بۆ مارکێتەکان بۆ شوێنانی کە کاری بازرگانیەکەن بۆ بە ئەلکترۆنیکردنی زانیاریەکانیان. بێگومان جێگەی دڵخۆشیە، هەمچکە لە بوارەکەی ئەمە لە بوارەکەمانە ئەتوانین زۆر گەورە ببین و ئەوەی کە مەبەستمانە بە ئاسانی بیکێنین. کەسانی کە مندام لەوانەیە تەرفەتێکی ئەویان بۆ نەخرەخسێ کە ڕاستەوخۆ لە شوێنێکا کار بکەن، بەڵام لە ڕوانگەی تەکنۆلۆژیا وەتوانیان دەستیان بکات بە هەموو شوێنێک. چالاکیەکان لێرە بەشی کۆنتاکتەکەش هەتوانین دابنی چۆن پەیوەندی پێوە کەسێک. ئەمە لەگەڵەوە شایشە حرفی بارز و CNC و لێزەرەکەین. ئیشەکانمان لە گەورە بۆ بچووکە، ئەگەر زۆر گەورە بێ و لە توانای جیازەکەی خۆمانە نەبێت لە دەرەوەیکین لەگەڵ هاوکارەکانمان، بەڵام بۆ ئەو پارچانەی کە خۆمان لێرە دروستیەکەین لەسەر خواستی خۆیان بە بەکارهێنانی ئامێری لەیزەر و هەروەها بە بەکارهێنانی جیازی CNC هەڵکۆڵین و بڕینی بۆ ئەکەین. نەمە لێرە ئەکتیڤیتیەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە جگە لەوەی کە لێرە ئۆفیسێکمان هەیە، ئێمە بە شێوازی ڕاستەوخۆ وەرکشۆپی تایبەتمان هەیە بۆ ڕێکخراوەکان و هەروە بۆ ناوەندە حکوومیەکان لە بابەتی خاوەن پێداویستی تایبەت یان جگە لە خاوەن پێداویستی تایبەت. ئەگەر ئێمە سنتەرێکی تایبەتمان هەبێ و شوێنێکی تایبەتترمان هەبێ بۆ خۆمان، ئەو کاتە هەرچەندە ئامێرەکانیشمان هەیە لە داتاشۆ و لەو شوێنانی کە ڕێخستنی بۆکەی تەنانەت کورسی مێزەکان تەنها شوێنەکەمان ماوە. ئینشاءڵڵا هیوادارین لە ماوەیەکی نزیکە ئینشاءڵڵا سنتەرێکی تایبەتمان هەبێ بۆ سنتەری خاڵ.